لە ڕۆژانی جژندا ئێمە 4351 نەخۆش سەردانی نەخۆشخانەی شاری کردووە کە بەڕاستی ژمارەیەکی زۆر زۆرە. زۆرینەی ئەم نەخۆشانە دیارە لەبەرەوەی هەموو جژنێکی ڕەمەزان وایە زۆرینەی نەخۆشەکان نەخۆشی هەناوین خۆی بینێتە لەو نەخۆشانەی کە بەهۆی خواردنی زۆر و ئەو خواردنە چەور و پرسانی کە لە ڕۆژانی جژندا بەکاریە بۆیە زۆربەی نەخۆشەکان بەر نەخۆشی هەناوی هەکەوێت و ئەوەی جێ سەرنجی ئێمە بۆ لە ڕۆژانی جژندا لەم سێ ڕۆژەدا نزیکەی 88 ڕووداوی هاتوچۆمان هەبووە کە زۆربەیان نزیکەی 70 ڕووداویان تەنها ڕووداوی ئۆتۆمبیل بووە لە ئەنجامی وەرگەڕان و پێکداداندا و ژمارەیەکی بەرچاویش لە ڕووداوەکانی ماتۆڕمانە بووە. ئەوەی جێ تێبینێ دیارە ڕۆژانی جەژن یەکێکە لەو بۆنانەی کە ڕووداوی شەڕکردن تیایدا زۆرە بێت کە حەڤە ڕووداوی شەڕکردنمانە بووە لە ئەنجامی بەرێکەوتنی خەڵکان لەگەڵ یەکتریدا و بە تێگرای جەژنەکە 6 مردوو هەبووە. دیارە ئەم مردووانە زۆربیان حاڵەتە هەنایەکان بوون تەنها یەک مردویان حاڵەتە ڕووداوەکان بووە.